سڵاوتان لەبێ عزیزان، من ڕێبینم لە بەرنمەیەکی تری ساڕێژدا لەگەڵ ئێوەی خۆشەویستدا بەردەوام دەبم. ئازیزان، لەم پرۆگرامە نوێیەدا باسی گرنگیدان بە منداڵی تازە لەدایک بوو دەکەین. زۆر پرسیاری باو هەیە لە نێو خەڵکیە کە لە یەک وەڵام زیاتری هەیە. ئەم بە جۆرێک وەڵامەداتەوە، ئەوش بە جۆرێک، ئەوش بە جۆرێک. لێرە وەڵامی ئەو پرسیارانە دەینەوە کە ئەها زۆر پرسیار هەیە، بۆ نمونە سەبارەت بە زەردووی. مناڵێک کە تازە لەدایکە بێت تەمەنی 3-4 ڕۆژە تووشی زەردوویە بێ. یەکێکەڵێ زێڕی بۆ بەکاربێنە بیکە قەدێ و یەکێکەڵێ زۆر بیش و یەکێکەڵێ لەبەر گڵۆپێکی زەردای بنە، یاخود ئەو پرسیارانەی هەتا کەی ئاونەدەم بە منداڵەکەم، چ خواردنێک بدەم بە مناڵە تەمەنی یەک مانگەکەم، کەی سونەت بکرێ، یاخود کەی گوێی کون بکەم. زۆر پرسیاری تر ئەمڕۆ لێرە ئاراستەی میوانە ئازیزەکەمانەکەین کە بەڕێز دکتۆرە ڕوژگار مەحموودە کە بەڕێزان پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵانن. هەروەها لێرە وگوتم وەڵامی ئەو پرسیارانتان دەدەینەوە بە شێوەیەکی زۆر کورت و پخوت. دکتۆرە زۆر بەخێر. زۆر سوپاس کاک ڕێبین. باشی خۆشحاڵم بە بوونم لەگەڵت بە هیوای سودبەخشین بە بینەرانت. سوپاس بۆ ئامادەبوونم. زۆر سوپاس. دکتۆرە با سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم، پێم بڵێ حاڵت چۆنە لەگەڵ نەخۆشێک کە ناتوانێت قسە بکات، تەنها بۆی هەیە بگرێت و خواردن نەخوا و تای لێبێ. ڕاستە بەڕاستی تۆزێک زەحمەتە، بەڵام لەگەڵ ئەوەشە چێژی لێبینین. ئێمە ڕاتوین لەگەڵ چۆنها مامەڵە لەگەڵ مناڵی ساوای بکەین. بەڵێ باشە دکتۆرە، باو پرسیارە دەست پێ بکەین. کاتێک کە مناڵێک تازە لەدایکە بێت، باشە ئایا پێویستە یەکسەر بیشوین یا تەمەنێک مناڵێک یاخۆت کەی بشوورێ باشە؟ ڕاستی ئەو بابەتە زۆر گرنگە، زۆر تووشی حاڵەتی وابینەوە. مناڵی ساوە کە کامل پێویست کات، یعنی بە جوانی مناڵەکە بشۆردرێ، پێویستە دواخرێ هەتا ناوکی مناڵەکە ئەکەوێ. ناوکی مناڵ نابێت تەڕبێت تاکەوێت، چونکی زۆر جار تووشی هەوکردنە بێ و کێشەمان بە دروستەکە. ئەتوانن ئەگەر سەری مناڵەکە پیس بوو، لاقی پیس بوو، یان بیشۆرن، بەڵام ناوکی نابێت تەڕبێ. ئەتوان بە پەڕۆیەک و ئاوێکی شلەتێن جوان لەشی بسڕنەوە، بەڵام هەتا ناوکێکەوێ 4-5 ڕۆژێک چاوەڕێکن باشتر. کاتی ششتنەکەی ینی چەندێک بێبوون هەتا ناوکێک ئەتا ناوچ ئەوەنجا پێویستە بشوورێ. پێویستە بشوورێ. دکتۆرە بابەتی قوماتکردنی مناڵ تا چەندێک زەرورە پێویستە مناڵ قومات بکرێ؟ ئایا زیانی هەیە قوماتکردن؟ چکە زۆر جا بیستومانە مناڵ بەهۆی تون قوماتکردن یاخود تون بەستنی لە قاچەکانی تووشی حاڵەتەکانی تەندروستی بە شوەیەکی گشتی قوماتکردن زیانی زیاترە وەک لەوەی سوود بگەینێ بە مناڵ. بۆ شێوازی قوماتکردن پێویستە خەڵکی لەوە تێ بگەن کە با لەسەرمە ئەگەرێتەوێ با باسی بکەین. قوماتکردن با لەلایەکەوە سوودی ئەوەیە مناڵەکە بۆی دەستی ببەستین، بۆی بچێتە خەوێکی قوڵەوە و مناڵەکە زیاتر بخەوێ. باشە، بەڵام قوماتکردن لە کەلتوری ئێمەیە مناڵەکە لاقی ئەوها جووتەکەن و درێژیەکەن هەموو لەشی تند ئەبەستنەوە، ئەوە شێوەیەکی هەڵەیە. باشتر وایە بەس دەستی ببەسترێتەوە، لاقی بهێڵن بە شلی یانەوە تا هەرنەی بەستن باشترە. بۆ لەبەرەوەی بۆی هەیە جموکی حەوزی مناڵەکە دەرچێ، یانەوە تا بۆی هەیە لە مستەقبەلا دەرچێ. ئێمە پێمان باشە نەبەسترێتەوە. بابەتێک هەیە ئێمە لێن بۆچی مناڵ ئەپێچینەوە بۆی گورجگۆڵ دەرچێ. ئەی باشە ئەی ئەو خەڵکی دەرەوەی وڵات خۆمان کاکەسی نەقوماتەکرێ و نەهیچ بەلەتکە نییە لای ئەوان. ئەوان لەشیان لە ئێمە باشترە. ئامۆژگاری تۆ بۆ مناڵ بپێچرێتەوە یان نەپێچرێتەوە؟ بەس دەستی بپێچنەوە یەکەم مانگی یەکەم بۆی مناڵەکە باشتر بخێ و تۆ. باشە دکتۆرە، پرسیارێکی تر هەیە سەبارەت بۆ بابەتە ئێوەی پزیشک کەس دەکەم زۆر کێشتان لەگەڵەیە بابەتی لانیکە. بەڵێ. بۆ نمونە دایکم هەموو جار ئەیوێت 6 مناڵم بەخێو کرد، بۆ نمونە ئێوە هەر شەشتان لەو لانیکەش گەورە بوون و هیچ کێشتان نەبوو. ئەو کێشەیە چییە کە بەهۆی لانیکەوە مناڵ تووشێ بێت؟ ئەگەر بە شێوەیەکی کە باشسیکەین ئێمە کێشەکەمان لەگەل لانک ئەوەیە مناڵەکە سەری ئەجوڵێ. باشە تۆ مناڵاکەیتە ناو لانکەوە ئەوها بە قایمی هەنێ جار زۆر ڕایەوە شوێنن مناڵ جوان هێشتا مێشکی دروست نەبووە، بچووکتر لە سەری و لەگەڵ جوڵانە بۆیە دەماری خوێنی بپچڕێ و تووشی نەزیفیەکە. لەوەیە لەگەڵ زۆر کەسە ئەو شتەڕووی نەدابێ، بەڵام ئێمە پزیشکین لە مستەشفا دەبینین زۆرهای حاڵەتی وامان بووە دوای 4 ڕۆژ 5 ڕۆژ دوای 3 مانگ مناڵمان بۆ هاتووە تووشی نەزیفی مێشک بوونە و ئەو حاڵەتانە توش بووە. کێشەکە لانک بێشکە شەر بە هەماشەوێت ئەو توانێت هەر شتێک جوڵەی زۆر تێبێ شەرنی ئیلا لە کاتی خەویشە. زۆر جار مناڵ ئاوا ئەکەنە باوشیان لەگەڵ پێکەنین و شتایە ئەی جوڵێنەوە جوڵەیەکی قەوی یان هەڵدانی مناڵ ئەوە هەمووی حرەکەی
فجایی پێڵێ ئەمان هەتا تەمەنی چەند ئاساییە تا تەمەنی 1 مانگی 2 مانگی یاخود زۆرترش هەتا دوای 6 مانگ هەتا 6 مانگ مەترسی و شتەمان زۆرە باش دکتۆرە پرسیارێکی تر هەیە حەزەکەی وەرە ئێرە لە سەبارەت بە بابەتی زەردوویە کە زۆر جا پرسیاری لێکەین باشە بابەتی زەردووی عادەتەن مناڵ لە دوای تەمەنی 3 ڕۆژێەوە زۆر جا تووشی زەردوویە بن باشە بەو شێوەیە کە ناوچاویان زەر دەبێ یاخود ڕەنگیان زەر دەبێت چی بکرێ باشە بۆ مناڵ حەزەکە چی بکرێیانی چۆن تەعاملی لەگەڵ بکەین طبعا زەردوو ئێمە زۆر جار لە خۆمان ئەیبینین خەڵک ئاڵتون یان سیر ئەکەن بەس سەر مناڵە یان نەماڵە و گڵۆپێکی تایبەتی بۆدان زۆر جار تووشی حاڵەتانە بینە لێن دکتۆرە ئەکرێ نەماڵە و گڵۆپێکی بۆ دانین ئەو شتانە هیچی بڵێن تیمارکردن یان عیلاج نییە بۆ مناڵی زەردوو زەردوو ئەبێ بکرێتە سەر ئامێرێکی تایبەت لە نەخۆشخانە گڵۆپێکی تایبەت مەوجە و تەرەدودی تایبەتی هەیە دووری هەمووی بە حیسابە لە مناڵەکەەوە پێم وایە بۆ شێوەیە دکتۆرە جیاوازی نێوان ئەم گڵۆپە کە لە نەخۆشخانەکان هەیە لەگەڵ گڵۆپێکی ئاسایی کە لە ماڵەوە هەیە جیاوازی هەیە بەڵێ وەکو وتم ئەوە مەوجە و تەرەدودێکی تایبەت هەیە و دووری هەمووی بە حیساب کراوە هەمووی حەسەب دراسات و یەڵە ئەو ئامێرانە دروست کراوە باشە کەواتە یعنی ئەمەی کە مناڵەکان لە ماڵەوە جریان لە بەرداکەنین و لە بەرامبەر گڵۆپێک دایانێن پێویست نییە ینی شتێکی وانەکەین باش نابێ بۆ ئەسڵ باش نابێت باشە دکتۆرە چی مناڵ چۆن بزانی کە زەردوویەکەی زۆر بووە یاخود سەری دەمچاوێکرێ سەری سکێکرێ چۆن سەرتا حەزەکەم بزانین زەردوو چییە بۆچی خەڵک لە زەردووە ترسێ زەردوو ئەو خێنەیە کە مناڵ لە ناو زگدایکیە ئەو خێنە کە دروستە بێ لەگەڵیە لە دوای لەدایکە بێ هەمووی تێکەشکێ و خێنی تازە دروستە بێ فەجگەری مناڵ جوان دروست نەبووە هێشتا ناتوانانی ئیشی خۆی بە جوانی بکە ناگا پێ ئەو خێنی کەوا لە ناکاو تێک شکاوە بیگۆڕێ بە شێوەیەک و دەرچێ لە لەشی فەوەیە زەردوو هەموو مناڵێک زەردووەگە ئەگرێت بەڵام لە مناڵێکەوە بۆ مناڵێک دەرەجەکەی یان مستەواکەی جیاوازە لە چه حاڵەتێک دایک و باوکەکان مناڵەکە بێنن بۆ لای پزیشکە بەڵێ زەردوو بابەتی زەردوویە یەکەم جا ئێمە زۆر جار بەوا ئەپرسین گروپی خێنی دایکەکە چییە زۆر جا گروپی خێنی دایکەکە و مناڵەکە ئەگەوە گێک نەبێ بۆیە زەردووەکەی زیاتر بێ یا مناڵەکە شیر باش نەخوا زیادیەکە یا مناڵەکە تووشی هەوکردنێ بێ زیادیەکە ئیتر هۆکارمان زۆریان لە شوێنێکی زۆر گەرم ئەیپۆشن مناڵەکە تووشی ئەوە بێت ئاوی لەشی کەمە بێتەوە زەردووەکەی لە ناکاو بڵم دەبێت فەزەردوو یەکەم جا لە سپێنەی چاو دەرەچێت دوای لەسەر پێست بەڵێ لە دەموچاوی و وردەوردە لە لەشی زیادەکە بەرە خوارەوەڕۆ باشە و من زۆر جا بەدایکان ئەڵێم ئەگەر لە دەموچاویتان بینی گەیشتە سینگی سکی ئەبێ بچن بۆ لای دکتۆر پێی دکتۆر پێی مناڵ پەیوەندی نییە بە بابەتی زەردووی زۆر جار گەیشتە پێی واتە زۆر بڵمدا بۆیە تەسیر لە مێشکی بکە من نامانێت چاوەڕێکین بگاتە پێی مناڵ زۆر باشە دکتۆرە هەر لێرە بە پرسیارێکی تر هەیە سەبارەت بە خواردنی مناڵ باشە کۆمەڵی خواردنمان ئامادە کردووە بۆ تەبان ئەم بابەتە بۆ مناڵی خوارد تەمەن 1 ساڵە باشە پێم بڵێ ئەم خواردنانە بدەین بە مناڵەکان خواری تەمەنی 1 ساڵ یاخود زۆر جار ئەبیسین ینی مناڵێک لە تەمەنی 5 مانگ و 6 مانگی ئەم خواردنانە خۆ ئامۆژگاری تۆ چییە و بۆچی خراپ ئەم خواردنانە ئەگەر پێمان بڵێ خوێمان بابەتێکی زۆر گرنگە بە تایبەت خوێ مناڵی 6 ساڵەوە نابێ بە هیچ شێوە بدرێ لەبەرەوەی گورچیلی مناڵیشتان جوان دروست نەبووە ناگا پێ ئەو خێ بە جوانی دەرکاتە دەرەوەی لەش بە باشتر وایە خێ نەخوات خێ بۆ دوتۆر چۆن بۆن لەسەر زەڵاتە بێ یاخود شتێکی بدەنێ میوەیەکیکەن ئەو شتانە نەبێ بە هیچ شێوە خێ نابێ بەکاربێن ناو چێشت و بە هیچ شێوە بۆ مناڵ نابێ خێ بەکاربێ باشە هەنگین کێشەمان لەگە هەنگوینە چییە هەرێ جار میکرۆبێکمان هەیە لە ناو هەنگوینایە لە گەوران هیچ کێشێ دروست ناکە مناڵی 6 ساڵەوە ئەو میکرۆبە تۆکسینێکە زەهرێک ئەکاتە ناو هەنگوینەکەەوە لە مناڵە تووشی شەلەلیەکە مناڵەکە زۆر لاوازە بێت زۆر گیانی خاو بێت و بۆی هەیە هەناسێ ڕاگرێت فە باشتر وایە لە 6 ساڵ هەنگوین نەدرێ بە مناڵ باشە چوکلێت هەم لەبەر شیرینیەکەی شەکر طبعاً بە شێوەیەکی گشتی نابێت عینەن بدرێ بە مناڵ لە 6 ساڵەوە و چوکلێت لەبەر حەجمیشی دکتۆرە شەکرمان نەنووسیوە ئەگەر باس شەکریش بکەی بەڵێ هەم لەبەر شیرینیەکەی لەبەرەوەی هەموو شەکرە نابێت بدرێ بە مناڵە هەم لەبەرەوەی بچووکە بۆی بچێتە ڕێڕەوی هەناسەی مناڵ باشە دکتۆرە خواردنەوە گازەکان خواردنەوە گازەکان بە شێوەیەکی گشتی نابێ ئەسڵم تا 4 ساڵ و 5 ساڵیش بدرێ بە مناڵ بەڵام لە تەمەنی 6 ساڵ ئەوە هەر قەدەغەیە بە هەموو شێوەیە شەربەت هەنێ جاردایکەکان کاڵی شیر بلێن میوە بدەن بە مناڵ ئەچن
عسڕێکن بڵێن لە بلێندەرێ دەن و بەس ئاوەکەی دەن بە مناڵ. ئەوە زۆر جار دایک و باوکان ئەو شتاکەن. لەو حاڵەتەش هەمووی ئەوە فرکتۆزی تەیە، هەمووی شەکرە. وا لە مناڵەکە ئیتر خواردنی تەندروستی دیکە نەخوا. هەر بچێتەوە سەر شیرنیەکان. یعنی تۆ پێ دوایە میوەکە بەڕاستە و خۆی بیخوا نەک بکرێتە. میوەکە لە هەمووی بە بلێندەر بدرێ، نەک بەس ئاوەکەی. بە کاملی بدرێ بە کاملی. ئەوە نییە تەنها بڵین لە ئەو تێبینیە زۆر گرینگە میوەکە ئەوە نییە تەنها ئاوەکەی بژیرێ بەڵکو شتێک بۆ نەمەڵتەکەی پێڵەن ئەوەشی هەمووی پێکەوە بکرێ و ئەنجا برێتە بە مناڵ. زۆر باشە دکتۆرە چارەزاتش چارەزات هەر شتێک ئەگەر ئەلعاب بێت یان ئەگەر خواردن بێت چارەزات ئەو زۆر وردن بۆی هەمناڵ کاتی خواردنی عینەن بپەڕێتە هەناسەی زۆر حاڵاتی وابینین لە نەخۆشخانە مناڵەکە دێت تووشی تەنگە نەفەسیە بۆ وازانن تووشی هەوکردن و تەنگە نەفەسی سیەکان بووە بەڵام کاتی مناڵەکە فەحسەکەین و یان ئەشیعی بۆ گرین دەرەکەوێت لایەکی سینگی بەس ئەو خڕە و تەنگە نەفەسی هەیە زۆر جار کە باسی ئەکەین لە گدایکەکان ئایا تۆم چارەزات شتێکتان کردوتە بەردەسی یان ئەلعاب فدەرەکەوێت زۆربەی جار چارەزات لە ژێر 3 ساڵ مەمنوع لە ژێر دەستی مناڵدان زۆر باشە دکتۆرە میوەکان ئەگە بەشێکی گشتی میوەکان بە شێوەیەکی گشتی ئێمە دوای 6 مانگ 7 مانگ ئەڵین دەست پێ بکەن میوە بدەن بە مناڵ بەڵام میوەترشەکان وەکو پرتەقاڵە لەیمونە لالەنگیە ئەوانە دواخرێ بۆ دوای ساڵ باشترە چونکی کاتی خواردنی تووشی ئەگزیمامانەکە بۆ دەور مناڵەکە وانە جارگەدەشی حەزەتەدا باشتر وایە دوای زۆر باشە دکتۆرە پرسیارێکی تر هەیە سەبارەت بەوەی کە مناڵ تا چەندێ پێویستی بە خواردن نیە هەر شیری دایکی یاخۆ شیری قوتی بخۆ پرسیارێکی جوان باش خۆی باشتر وایە مناڵ حەسەب ئەکادمی ئەمریکی بۆ مناڵان ئەڵێت باشتر وایە توێژینەوەکان نڵێت لە 4 مانگ بۆ 6 مانگ دەست پێ بکەین بە زیادکردنی خواردن بۆ مناڵ 4 مانگی پێویست نیە هیچ خواردنێ 4 مانگ ئەبێ قەپات کات ئەوجە لە دوای ئەوەش ئێمە کارکتەری تایبەتمانێ بڵین ماسەفاتی تایبەتمانێ لە مناڵەکە ئەبێ مناڵەکە جوان ملی بگرێنی سەری بگرێت سەری نەلاقێتەوە باشە مناڵەکە کە خواردنی بۆیێنی زمانی دەرنێنێ ئینترستی هەبێ بۆ خواردنەکە ئەوە نێت و خواردنە بۆ هێنا و مناڵەکە سێر شتێکی کاکات ئەسڵەن فکری لە خواردنەکە نییە زۆر شتمانەیە بێ ئەو شتانە تێبینی بکەین بۆ ئەو پرسیارە ئەو بەو شێ وەڵامە دەمەوە لە بەرەوەی هەنێ جار مناڵی ناکاممانەیە 4 مانگیش قەپاتەکە هێشتان 5 مانگیش قەپاتەکات هێشتان ئامادە نیە بۆی خواردن بدرێپی مناڵی ناکام ئەبێ لای دکتۆرەوە ینی بڕیار بدرێت ئاەکەی خواردن دەست پێ بکەم دکتۆر ئەگەر بڕۆیتەوە ئەوێ پرسیارێکی گرنگتر هەیە سەبارەت بە ئەو پرسیارەی کە چۆن زۆربەی دایک و باوکان کێشیان لەگەڵیان هەر دوای 2 ڕۆژ 3 ڕۆژ لە مناڵەکەیە ئەچنە بڵێن شوێنێک و داوای ئەواکەن کە قەترێکی غازاتمان بدێت چکە مناڵەکە خەوی لە ناکەی و غازاتیە ئەم کێشەی غازاتە چییە دکتۆرە لە هەموو مناڵێکە هەیە بۆچی پەیوەندی بە شیری دایکەوە شیری خوتووە هەیە یاخود هەر مناڵ هەمووی وایە غازات شتێکی ئامۆژگاریش تۆش چییە بۆ ئەوەی کە غازات نەمێنێ لە مناڵ بڵێ غازات پێلێن کۆلیک ئەو شتێکی زۆر ئاسایە هەموو مناڵک ئەبێ ئەو شتە بینێ ئاگە شیری دایک بخوا یان شیری قوتو بخوا باشە لەبەرەوەی ڕخڵۆکی تازە دەست پێکات ینی خواردنی ئەدەینێ و شیری ئەدەینێ بەغازات شتێکی تەندروستیە ینی زۆر ئاسایە لە هەموو مناڵێکە ببینی کەی دەست پێکات دوای 2 هەفتە 3 هەفتە دەست پێکات لە قیمەتی ئاگرێتە 3 مانگ زۆر جار دایکەکان دێن لە 3 مانگە ئەلێ گریانێکی زۆر بەقەوەتی هەبووە 3 سەعات بۆی هێنەوەستێ مناڵەکە لە گریانە ئەیهێنن بۆ ئمەرجنسی ئەلێن مناڵەکەمان خەریکە تەواو بێ کە دێتە لا ئێمە مناڵەکە تەواو ئەخەوێت هیچ کێشێکی نییە لەوەڵە دکتۆرەگە بتبینە خەریب مناڵەکەمان تەواو بێ ئەو ئاساییە دوای 3 مانگ وردە کەمە بێتەوە زۆر جارە قسەیەکەن مناڵەکەمان لە ماڵەوە زۆر ئەگریە بەڵام کە ئینە شوێنێ بێدەنگە بێدەنگە بێ ناکاو ئەوە غازاتی ئاساییە لە مناڵە باشە چۆن وا بکەین غازات کەم بێتەوە لە مناڵە ئەوە زۆر گرنگە دایکەکان ئەو شتە فێر بن یەکەم کاتێکە مناڵ شیری دایکە خوات زۆر دە پێڵێن کە لایەکی سنگتی خوارد بڵێن شیری خۆت داپێی بیکەرە سەر شانت مناڵەکە ئەوها بێ بکەیتە سەر شانت دوای ئەوەی کە شیرەکەی خوارد لایەکی خوارد کرد بەڵێ خوارد ئەیکاتە سەر سنگی و ئەبێت ئەو هەشێلانێکی بۆ بکا و لەسەر خۆی دەست بە پشتیا بێنێ هەتا مناڵەکە قڕقێنە دەدات باشە دکتۆرە چەندێک پێ مودەکەی لەسەر سنگی بێ قڕقێنە هەتا یا قرتێنە قڕقێنە بداتەوە تەواو قڕقێنەکە چییە مناڵەکە کاتی شیرە خوات
هەوا لەگەڵ یاڕوە هەواکە دەرەچێت ئەو هەوا زیادە دەرچێت بۆی غازاتی کەمتر بێتەوە ئەمە یەکەم لایەکەی دیکەشی خوارد بە هەمان شێوە لە کۆتاییشی خواردن دووبارە عینەن ئەبێت دەست بە پشتیا بێنێ هەتا قوتێنەی داوای ئەڵە درێژکە. ئۆکێ دکتۆر هەندێک بۆ نە جوڵە هەیە لە مناڵا کرێ بۆ نە قاچی بەرزەکرێ مەساج بۆ ئەگەر ئەوانە پێمان بڵێ چۆنە؟ بڵێ مناڵ زۆر پێویستە بە دایکەکان ئەڵێم ڕۆژانە 3 جار 4 جار بە پێی مەجای دایکەکە بڵێن کاتی خۆی زۆر پێویستە حرکات بە قاچی مناڵەکە بکرێن باشە ئەوها لەسەر خۆ وەکو چۆن پاسکل لێ خوڕین ئەوها قاچەکانی ئەوها ئەجوولێنێتەوە ئەوە یارمەتیەدا بۆی غازاتی مناڵەکە دەرچێت نابێ بە خێرایش بێت چونکە مناڵەکە نابێ ئازێدەین زۆر لەسەر خۆی بەس حرەکەیکی پێ بکە بۆی ڕخەڵۆکی بجوولێ ئەو غازاتە دەرچێت ئەمە یەکەم جار شێوێکی ترمان هەیە مناڵ زۆر جار بەدایکانە لێم زەیتی هەر زەیتێک بێت بەڵام باشتر وایە زەیتی مناڵان تایبەت بە مناڵ بێ ئەتوانن مەساج بکەن بۆ سکیان ماشا وەکو سعات چۆن عقربی سعاتەوە سوڕێتەوە مەساجێک لەسەر خۆی بۆ کاینە یارمەتیەدا غازات دەرچێ و کەمە بێتەوە ئەگەر بۆ حاڵەتانە هەر کەم نەبووە ئەو کاتەنێ جار دەرمانیان نەدەینێ قەتریان نەدەینێ یارمەتی دەرە عیلاج نییە یارمەتی دەرە بۆی هەتا سێماڵ تێپەڕێ وردەوردە کەمە بێتەوە. زۆر باشە دەست خۆش. دکتۆرە پرسیارێکی ترێ سەبارەت بە ئاو زۆر جە دایکان پرسیاری ئەواکەن کە کەی ئاو بدەین بە مناڵەکەمان بەڵێ کەی پێویستە ئاو بدرێت بە منداڵ حەزکەی وەرەوێرە دکتۆرە چکە پرسیاری ترشمانە دەسەوارد پرسیارە زۆر گرنگە دەست خۆش طبعاً ئاو خواردن ئەوە زۆر جار دایکەکان ئەو پرسیارەمان لێ ئەەکەن ئەو مناڵانەی وا شیری دایکە خۆن پێویستیان بە ئاو نیە تا 6 مانگ ئەوەی شیری دایکان چکی نزبێکی زۆر ئاویتەیە یعنی ئێستا ئەگەر مناڵێک شیری دایکی خوا دایکێکە خۆت لە هۆم وەڵامە چۆنەڵێ ڕزگار بکە هەتا 6 مانگ پێویستنی ئاو بدرێتە مناڵ پێویست ناکە بەڵام منێ جارێ ماڵ لە هاوی ناگەر سەرێکی کارەبانیە دنیا زۆر گەرمە ئەتوانی بە ئاستەم تۆزێک ئاوی بداتی بەس لە هاوینان بەڵام بەکو پایەویز بەهار زستان پێویست ناکەوانی شیر دایکە خۆن زۆر باشە زۆر باشە بە پرسیارێکی ترێ دکتۆرە ئەوش پرسیارێکی باوە کەی گوێی مناڵ کون بکرێت کچێکە لە دایکە بێ ئەوێت گوێی کون بکەن ئەها کەی گوێی کون بکرێ باشە طبعاً بە پێی دراسات گوێکردنی مناڵ ئەبێت دواخرێت دوای 5 ساڵ 10 ساڵ باشە بەڵام لە کەلتوری ئێمە چاوەڕێ ناکەن ئەوەندە تا بڵێ فە باشتر وایە 6 مانگی یەکەم هیچ برینێ لەسەر و مناڵە نەبێ فە هیچ کونکردنیەک هیچ عملیاتی تا بتوانین خاستن کونکردنی گوێ ڕۆن لە شوێنێکە ئەیکەن و تەواو پەتێکی خاستن پەتێکی تێکەن و میکرۆبێکی بۆ ڕاو تووشی هەوکردنیەکە باشتر وای دوای 6 مانگ بکرێت. باشە دکتۆرە پرسیارێکی تر هەیە کەی مناڵ سونەت بکرێت ئەوە شەر پرسیارێکە ینی خەڵک زۆر جار ئاراستەیەکەن سونەتکردنی مناڵ ئەلێ باشتر وایە چەندێ زوو بکرێ باشترە باشە یعنی یەکەم مانگ دووە مانگ بکرێ باشترە بەڵام زۆر جار بە دایک و باوکەکان ئەڵێم یەکەم 2 هەفتە ڕاوەستن بۆی بزانین مناڵەکە هیچ کێشێکی نییە شیری پێ ئەکەوێت دڵی تەواوە 2 هەفتەکە تێپەڕێنین دوای هەر کاتێک بکرێ باش دوای 2 هەفتە ئاساییە باشە دکتۆرە فەرموو دکتۆرە پرسیارێکی تر هەیە سەبارەت بە بۆدرە و بۆن عاتر باشە ئەمە تا چەندێک ئاساییە لە مناڵی ساوا بدرێت کۆرپەلە بدرێت تاکو تەمەنی چەند ئاساییە ئەستا بە پێی دراسات و منەظەمەی سەحای عالەمی ئەڵێ بۆدرە بە هیچ شێوە بۆ مناڵ بەکارنایە بۆدرە ئەگە بە بۆن بێ یان بەبێ بۆن بێ بۆدرە بە هیچ شێوە بەکارنایە بۆن ئەگەر بەکاریش هات ئەبێ بۆنێکی زۆر هادئ تایبەت بە مناڵ بێ و نابێ لە بەردەم و چاوی و یان لە سنگی بدرێ بۆی بۆنەکە بۆ مناڵەکە بڕۆ لەبەری زۆر جار تووشی هەستیاریمانەکە و مناڵەکە تەنگە نەفەسەکە فە باشتر وایە یەکەم 2 مانگ هەر بۆن بەکارنێنن هەتا زۆر جار پیان ئەڵێن ئەگەر ئەو تایتەی واجل و بەرگەکەی پێشوێنە و سەڵبنی مناڵەکەی پێشوێ ئەبێ بێ بۆن بێ دەست خۆش دکتۆرە جان سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەمڕۆ ماندوومان کردی بەڕاستی وەڵامەکانت زۆر کورت و پخت بوون زۆر باش بوون ئازیزان بڕگەی یەکەمی بەرنامەی ساڕێژ لەم پرۆگرامەدا تەواو بوو بڕگەی دووەمی باسی ئەو منداڵانەکەین کە تەمەنیان لە سەروی 1 ساڵەوەیە تاکو تەمەنی 5-6 ساڵ
دووبارە سڵاوتان لە بیازیزان لە تەوەری دووەمی بەرنامەکەماندا باسی چۆنێتی گرنگیدان بە منداڵی تەمەن سەر و 1 ساڵ دەکەین. بۆ ئەم مەبەستەش هاتوونەتە کلینیکی پزیشکی دکتۆرە فایزە خەتاب کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی منداڵان و هەروە سەرۆکی بەشی منداڵانن لە خۆشخانەی ئازادی فێرکاری. سڵاو دکتۆرە، سوپاس بۆ میوانداری. سپاس بۆ تۆش. دکتۆرە با ئێمە باسی منداڵانی سەر و 1 ساڵەکەین. باشە لەم بەرگەیەماندا. پێم بڵێ چۆن بزانین منداڵێکی تەمەن 1 ساڵ بەسەرەوە تا 2 ساڵی منداڵێکی تەندروستە. ئەم نیشانانە چین کە پیشانێدا کە ئەم مناڵێکی تەندروستە؟ دەستخۆش. بە تایبەتی ئەگە باسی ئەوە بکەین کەوا مناڵێک لە سەروی 1 ساڵ چۆن ئەیبینی مناڵەکە تەندروستە یا تەندروست نییە. طبعا خۆی لە ئەساسە هەر لە ئەوڵەوە دەست پێ کردو. ئێمە وەکو شتێکی زانیاری ئەڵێن یەکەم 2000 ڕۆژی مناڵ یان ئەو دقەیەکەوە با بڵێن دایکەکە دووجانە بێت تا 2000 یان لەو ڕۆژ حسابێکی تا 2000 ڕۆژ مهمترین کاتە یا وەختە بۆ گەشەی مناڵ بە تایبەتی گەشەی مێشکی بۆ فێرکردن بۆ بەرگری جسمی بۆ هەموو ناحیەکانی جسمی زۆر مهمە بۆ لەبەرەوەی لە یەکەمین ئەو 2000 ڕۆژە لە هەر چرکەیەک مێشکی مناڵ تقریبا 1 ملیۆن پەیوەندی دەماری مێشکی هەبێ. یعنی پێڵێن سایناپس. ئەو سایناپس لە هەمووی ئێڤری سەکەند هێشێکی هەبێ. لەبەرەوە گەشەکردنی ینی ئیهتیمامدانان بە گەشەکردنی مناڵ لەو کاتەیە زۆر مهمە. مناڵ لە 1 ساڵە تەڕەن پێشەوەی کەوا بۆتە 1 ساڵ چەند قۆناغی تێپەڕ کردووە. لە قۆناغی 1 ساڵیدا چەند شتێکی تازە فێرە بێ یاوە تا سەرنجی بەعزی شتێکی تازە ئاکەین. هیچ لەوانەیە هیچ با بڵێن مناڵەکە دەست پێەکە بە قسەکردن چەند وشەیەک ئەزانێت لە 1 ساڵەیە بەتاوی هەرچەنە بێ باسی ئەوەش بکەم هەموو مناڵێ جیاوازی تایبەتی خۆی هەیە. باشە مناڵێ لە مناڵێکی تر فەرقی هەیە. بەڵام ئێمە وەکو قسەیەکی عامەڵێن ئەلێن معدل متوسط مفروضە یان کە بێت مناڵەکە بە 1 ساڵ ئەبێ چەند وشەیەک بزانێ. ئەو شەیانش کە ئەزانێ بە ماناوا بێ بزانێ. مەثەن با بڵێن وشەی دایە بابا یا ئەوە تا دەرگا سێرەکەی لێ دادا هەرچەنە با بڵێن وشەکە زۆر بە تاوەتی نایلێ بەڵام قەزم ئەوەیە تی ئەگا لە وشەکان ینی تێگەیشتنەکەی لە وشەکانە هەیە بزانێت کە ئەڵێ دەرگا بزانێ ئەوەش دەرگایە. مەثەلەن کە پێ لێم دایەکانێ سێردایە ئەزانێ یاخۆ لێ دایە کە دایە ئەبینێ لێ دایە باشە. لەگەڵ ئەمانەشە لەگەڵ ئەو شانە تامان وردە تەتەوڕەکە مەفروضە لە 1 ساڵی داها وردە دەست پێ کات تقریبا لە 15 وشەیە فێرە بێ اینجا وشەکاندا واضح بێ یا واضح نەبێ هێشتا مهم نییە بەڵام تێگەشتنەکە مهمترە. دوو بیستنی زۆر مهمە یان چونکە مناڵێ ئەگەر بیستنی نەبێت طبعا تاخیرە بێ لەو شتانەیە. دوو جولانەوەی مناڵەکە سێرکەی زیاتر مەثەن جولانەوەی زیاتر بێ بە تایبەتی بۆ ڕۆیشتن. سێرکەی پێشەوە مەثەن بە کوردی خۆمان دەڵێن گانگۆڵاکە یاوەتانە ئەتوانێت دابنشێ بەبێ ئەوەی کەوا یارمەتی دابێت چکم لە 6 مانگونی و تا 7 مانگ ئەتوانی شتێک لە پشتی دانی داشێ بەڵام کە بۆ نۆدا ئەبێ دا بەبێ ئەو شتانە بتوانێت دابنشێ. بەڵام لە یەکەمی ساڵە ئەتوانێت بوو بڕاتە ڕێوە هەرچەندێ چەند هەنگاوێک کە شەرت نییە هەنگاوەکانی زۆر بێ بەڵام ئەتوانی خۆی بەرز کاتەوە مەتەن دانیشتووە ئەتوانێت خۆی بەرز کاتەوە بتوانێت شتێ بگرێ مێزێ بگرێ یا شتێ بگرێ یا بەتە مۆبیلیاتی ماڵە بتوانین بسوڕێتەوە. ئەمە شێشێکە لەوانەیە کازانین ئەو مناڵە تەندروستەیانە بێجگە لەمانە یانی سێرەکەی هەستی پەیوەندی لەگەڵ دەوروبەری زیاترە بێ. چۆن لەگەڵ دەوروبەری زیاترە بێ مەثەلەن کە دایکی قسەیەکی پێ ئەڵێ ڕەتفعلی هەیە ڕەتفعلەکە چۆنە مەثەلەن کە یاریەکە لەگەڵی سێرەکەی ها تەفاعلیەکەی شەرت نییە بە ئیمائی مەثەن پێشەوە بە پێکەنینە مناڵەکە بەڵام ئێمە جاران چەند قسەیەکە کایە مەثەن کە ئەوێ هەم ئەلێ هەم یان مەثەن دایە لێ چییە خوالێ هەم یا شتێکی باوکێ کە سەیری ئێماکەن ئەڵێن دکتۆرە فایزە باسی ئەو شتانەی کرد کە تەمەنێ مناڵێک لە تەمەن 1 ساڵی ئەو شتانەکە بەڵام مناڵەکە ئێمە ئەوها ناکە. ینی ئاساییە لە تەمەنێکی گەورەتر فێری ئەو شتانە بێ کە باس کرد. بەڵێ من وەکو لە بیدایەت وتم هیچ کەسێک ینی هەموو کەسێ یونیکە یان هەر کەس و تایبەتمەندی خۆی هەیە. بەڵام ئێمە وەکو ئەلم وەکو ئەلمی مناڵ باڵێن تەندروستی مناڵ ئێمە ئاڵێن ڕێنجمان هەیە ینی نازم بە کوردی چی پێڵێن ڕێنج ینی مەثەلەن مناڵ ئەگەر لە 6 مانگ دانەشێ معناوی نییە تاخیر بووە 7 مانگونی و یا 8 مانگ دانەش ئەو مشکلای بێ ئەم کالین کە ئەڕواتە ڕێوە و مەثەلەن کە ئەتوانی دەست بەرز دەکاتەوە یاوە تاوشەکان بڵێ لەگەڵ ئەوەشە مەثەلەن ئەگەر مناڵەکە گوێبیست بێ باش گوێی لێ هەموو شتێکا بێ لەگەڵ ئەوەشە مەثەلەن ئیدراکی باش بێ مەثەن کە تۆ قسەیەکی لەگەڵەکەی مەثەن ناوی کە هێنی ڕۆکا بەلاتەوە معناوی مشکلێکی نییە بەڵام مشکلەکە لەکوێ دی ئەگەر هاتو ئەمانەشی لەگەڵانە بوو
بتو رأسا نالي لبروي كوا مثلا دوشة نازاني معناه من الله كي من تأخير ونا يعني كلمة كلام أو شانة بتهنيا نبي من قياسي بوكم بلي معاملة باشە یا باش نچکە بێت شتی تری لەگەڵ دکتۆر ئەگە باسی ددانی مناڵ بکەی لە چەند مانگی دێ هەتا چەند نەیە ئاساییە چی پێویستە هەموو مناڵێک تقریبا دیسان با بڵێم تقریبا باشە ئەبێ دوای 6 مانگ با بڵێن جەدرەکەی دەرچێ ئەم بیەقەکەی دەرچێ بەس ئەگەت هاتوو بووە ساڵێک ویجدانێکی نەبوو معناوی زۆر تاخیر بووە پێویستی بە چارەسەر پێویستی بە چارەسەر طبعا ئەوش ئەسبابی هەیە هیچ لە سەبەکانە بتە مناڵەکە گەکەم خۆراک بێ یاوە تا ڤیتامیناتی کەم بێ بە تایبەتی ڤیتامین دی و کالسیۆم و شتانە سێرکەی مناڵەکە تاخیرە بێ لە دانی یاوە تا مەشاکلی تری هەیە لەگەڵەیە دکتۆرە زۆر دایک و باوکێشیان لەگەڵ کەم خواردنی منداڵەکانێ ئەڵێ مناڵەکەم کەمەخوا ئەمە هۆکاری چێ کەم خواردنی مناڵ لە ئەساسەوە دەست پێەکە لە ژنگەی ماڵەوە یعنی ئەگە ماڵەوە ژنگێکی تەندروست بۆ مناڵەکە دروست نەکەن کە بۆ خواردنی یعنی مەسەلەن ئێمە کە بەیانی مناڵ کە تاخیر هەڵەسێ لە خەو عادەتەندا ئیشتیهای ئەتیادی مەتەن ئاروزی بۆ خواردن کەمێ بێتەوە ئێمە ئەبێ وەکو ڕێنمایەکی حەزەکەم هەموو کەس بزانێ مناڵمان نەبێ زوو بخەوێنی هەتا کوشکم هۆرمۆناتی گەشە و باڵا و زیرەکی و باڵی مەناعمل هەمووی لە سعاتێک شەو دەرەچێت بێ بەیانی هەڵسێ خواردن بخوا و خواردنێکەوە پرۆتیناتی تایەکەوە و کاربۆیدراتی تایەکەوە ڤیتامیناتی تایە بێ بەیانەکە بخوا تاکە ئەو هۆرمۆناتە بە جوانی بکەوێتە ئیش ئەگەر هاتوو دایکێک مناڵەکەی درەنگ بخوێنێت درەنگ هەڵسێ خۆی مناڵەکە طبیعەتی جسمی مناڵەکە ئەگۆڕێ چکە خۆی رب العالمین لە قورئان شو وجعلنا الليل سباتا والنهار معاشا يعني خۆی لە ئەسڵا وای وتووە باشە یاوە تا ئەو دایکە مەثەلەن سێرەکەی مناڵەکە ئەگەر هاتوو دایکە هەر شیری خۆی بدە بەردەوام شیری یا قوتوو بدە با بڵێن چکم خۆی مایدەی مناڵەکە تەسەوەرکەی مایدەی مناڵەکە بەقەدەر هێلکەیەکی بچووکە تۆ سەعات شەو ساعت 2 شیرێ دێتی ساعت 4 شیرێ دێتی ساعت 6 شیرێ دێتی ساعت 8 دیسان مناڵەکە هەڵسێ دیسان شیرێ دێتەوە مناڵەکە دەها مایدەی پڕ بووە کە مایدەی پڕ بێ دا ئیحساسی برسێتی نامێنێ ئارزووی خواردنی نامێنێ بەرەبەرەوە سێرەکە مناڵەکە بخۆی خەوتۆ تابانێ بەڵام ئێمە ئەزانین دوای ساڵێ مناڵ ئەگە ئەو خۆراکە بە تەنیا بەس شیرەکە بخوا یعنی با بڵێن کافی نییە بۆ گەشەکردنی مناڵ ئێمە بۆ شیڵێ لە مناڵە بێ لە 6 مانگیەوە دەست پێ بکەیت لە 5 مانگ و تقریبا کسورێت یا لە 6 مانگە دەست پێکەی و خۆراکی بێتێت چکم شیری دایک بێ ئەگەر شیری قوتوش بێ بە تەنیا ئیسفادی نییە بۆ گەشەی مناڵەکە لە هەموو ناحەیەکەوە باشە باسی خواردنەکەین بەس ئەگەر باسی خواردن بکەین بڵێن ئەو خواردنانەی کە بۆ منداڵێکی تەمەنسەر 1 ساڵ پێویستە چییە یانی چی بدرێتێ باش تقریبا دەتوانانی هەموو خواردنەکانی بێن بەڵام بێ بزانین نەوعی خواردنەکانی چیە یانی چکم لە کەمیەکە زۆر مهم نییە بەڵام لە تایبەت مندێکی خۆراکەکە مهمە مەسەلەن مناڵ لە دوای ساڵێ ئەتوانی هێلکە بخوا هێلکەکە بخوا بە هەم باڵم هەر زێردنەکەی هەم سپێنەکەی مەثەن ئێمە لێ مناڵ پێش ساڵێ تۆ سپێنەکەی مەدەرێ بۆچی لێ سپێنەکەی مەدەرێ هەرچەند بەعزێ مناڵ تەحملەکە لەبەرەوە ئەو حساسی مکەثەفە سپێنەی هێلکە مکەثەفە بەسێرکەی مناڵ زیاتر لە یەکەمی ساڵەکە بیدەیتێ سپێنەکە تووشی حساسیە بێ لە زەردێنەکە کەمترە لەگەڵ ئەوەشا مەثەن هەنگور نادرێ بە مناڵ لە یەکەمی ساڵە دوای ساڵە ئەدرێ خواردەمەنی ئەوانەی کەوا مەثەن شیری و زۆر شیرەمەنی زۆرتیایە نابێ بەدرێ بە مناڵ ئێمە نابێ هەموو شتێ لە مناڵە قەدەغە بکەین یعنی چۆن بەعزی دایکەیە لێ نابێ ئەوە بخوا نابێ ئەوە بخوا نابێ ئەوە نابێ ئەمەیان غەڵەتە بەڵام سنوورداری بکە یعنی مەثەن تۆ تەوێ شیرینی بدەیتەی بیکە هەفتەی 2 جار یان وای لێ بکە مناڵەکە مەثەن کە ڕۆژی مەثەن ما بڵێن 3 شەمە هات لەگەڵ 5 شەمە هات یا 1 شەمە 4 شەمە هات سێرکی مناڵەکانی بەیانی ئێمە فلانمان هەیە حەزی لێکە ئەو تەرتیبمەندیە مناڵ زۆر پێخۆشە بیکە کە کردی دا مناڵەکەش لەسەرەوە ئەدابتیشنە بێ یان تعود دەکات لەسەری بێجگەلەوە ئەگەر هاتو مثلا مناڵەکە حەزی لە هەرچیە بێ بۆی دێنە خاصی ئێستا مەوادی حافزە زۆر هەیە لە خواردنی دەرەوەیە ئەمە چپسە ئەندۆمیە بیبسیە کۆلایە ئەمانە بێ چەند بتوانی کەمی کەینەوە باشترە سەبەبێکی تر ئەوەیە لە مناڵەکەیە مثلەن مناڵەکە وا ئەبەستنەوە مەثەن دەستی قاچی ئەبەستنەوە لە شوێنەکە داینین بە زۆر ئەیکەنە دەمی مناڵەکەی ئەمە وەک ئێرهابێکە بۆ مناڵ یعنی یا ئەوە تا مەثەن کە دانی خواردنەکەی داتێ مۆبایلی بۆ کاتەوە تەلەڤیزۆنی بۆ کاتەوە باشە کە تۆ مۆبایلەکەیتەوە بۆ مناڵەکەت کە خواردنەکەی دێتێ چێش لە خواردنەکە نامێ نازانی تامی خواردنەکە چیە ئەو مەشغوڵ لە سێر مۆبایلە کاکە تۆ ئەیتەپێنیتە دەمی طبعا نازانی خواردنەکە لەبەرەوە قەت فێری خواردن نابێ فمەفروضە تۆ کە فێری خواردن کرد نایلۆنێکی گەورەی بۆ دانێ خواردنەکەیکی بۆ دانی لەو عەرزە ئەی کاتە لوتی ئەی کاتە دەمی ئەی کاتە گوێ مهم هێشتا پێش هەموو شتێ تامەکە فێر بێ کە تام فێر بوو وردە خۆی طبیعەتی جوانە بێتەوە فێری خواردنە بێ سببێکی تر ئەوانەیە مانە طبعا مانە هەمووی هینین یعنی سببی با بڵێن عەضوینی یعنی نەخۆشینی یاوە تا چیەکە ئیلا کە قابەکەی بۆ دانێ ئەبێ ئیلا قابەکە تەواوکە
نیوەی تەواو کردی لا بێەوەی تری تەواوکەن ئەمە زۆر غەڵەتە چکە مناڵ قابلێتی هەیە وەک منی تۆ وایە من ئەم دقەیە توانم زۆر بخۆم احتیمالە 5 ساعتی تر 6 ساعتی ناتوانم کەمیە بخۆم شەرتێ من پلیتەکە هەمووی تەواوکەم با نیوەی پلیتەکە بەڵام ئەبێ یعنی با بڵێن نوعیەتی خواردنەکەش بگۆڕێ مثلا تۆ ئەگە پەتاتەیە دێتی کە باڵی پەتاتە خواردن زۆر باشێ بەڵام لەگەڵی شتێکی تر دانێ پارچە گۆشتێک دانێ لەگەڵ یا پارچە ماسەیەک دانێ ماسەکە نەختی پارچەکە و زیاتری کە لە پەتاتەکە پەر لەو کاتە ئێمە ئیسفادەمان کردووە هەم خواردنەکەی کەوا بەدڵیەتی کە پەتاتەکەی خواردێتی نفسی کاتش من دەتوانم خواردنێکی تر بدەمێ کوا ڤیتامیناتی گەنجەکانی زۆر باش دکتۆر مناڵ کاتێ حەزی لە یەک جۆر خواردن بوو بۆ چۆنەڵێ ئەو خواردنەی بۆ دانە لەگەڵ هەموو خواردنەکانی ترە باشە دکتۆرە پرسیارێکی تر هەیە ئەم خواردنی سوورەوەکراوە بۆ منە کەباب ئەم شتانی کە سوورەکرێنەوە گۆشتە جگەرە ئەمانە ئاساییە بۆ نەدایک و باوکە گەچنە چێشخانەیەک کەبابێک بۆ مناڵەکەی داوەکە مناڵەکەشی تەمەنی چۆڵە 2 ساڵ و یاخود هەتا 3 ساڵە ئاسایی ئەو شتانە بخۆ ئێمە وتمان دوای ساڵ تقریبا توانێت زۆر خۆراکی بدەینێ ینی بەڵام مانایەوە نییە مناڵەکە مەسەن زۆر حەزی لە کەوا تۆ بڕۆی هەموو ڕۆژە کەواویتی قەی ناکە کە ڕۆژنە چێشخانە ئەبێت تەڕان پێش هەموو شتێ بزانین مثلا ئەو چێشخانە چۆنە پاکە پاک نییە چکە میستە خاصە ئێستا وەکو لەبەر هاوینە زۆر مناڵ تووشی ڕشانەوە ئیسهالە بن لەبەرەوەی پاکردنی ئەو شوێنە نەوعەتی خواردنەکەش تەسیرەکان بیدەرێ بەڵام دیسان ئەلێم سنوورداری مەکە بیدەرێ بەڵام بەکەمی بدەرێ هەتا هەم چێش لە خواردنەکە بەگرێ هەم ئەحساسی ئەوە هەبێ بەڵێن تۆ متطلباتی بە شێوەی متطلباتی مناڵەکەت با بڵێن جێبەجێ کردووە ئەوش حەزەکە مەثەن بەڵام تۆ لێ ئێمە بانگی 2 جار ئەڕۆین بۆ مەطعەم ئەڕۆین بۆ چێشخانە خواردنە خۆی مناڵەکە خۆی حازرەکە پێی خۆشە بەڵام تۆ لەگەڵ ئەوەش بلێ لە ماڵەوەش عینەشتی بۆ بکەی لە دەرەوەش عینێشتی بۆ بکەی ئەوە زەرەکەی زیاترە بێت. باشە دکتۆرە باسی زگچۆڕشانەوەت کرد مناڵێک لە ڕۆژێکە تا چەند جار زگی بچی ئاساییە ینی بۆنە لەو ژمارە زیاتر بە پێویستە پزیشک ببینێت تا چەندێک ئاسایی ئێمە مناڵمان هەیە ڕۆژی 5 کار پیساییەکە بۆ زگچوو ئەمە زگچوو نییە بەڵام مناڵش هەیە 5 ڕۆژ جارێکە ئەو زگچوونێ بەڵام بێ لەگەڵی علاماتی تر هەبێ یانی بەتەن نیشانەی تر هەبێ مثلا ئەگەر مناڵێ ڕۆژی 5 کار پیساییەکە بەڵام طبیعیە بەڵێ کۆنسیستەنسی ینی مکەونەکەی طبیعیە شل نییە یا ئەوە تا تووشی میز کەم ناکایە لەبەر تووشی جەفاف نەبووە یا ئەوە تا بێتاقەتی ناکات چکە مناڵ کە ئیسهالە بێ هاتێ زگچوونەکە وەک ئاوە بێ زووش ئەیکا مەتن لە 4 جار زیاتر بەڵام ئاوە سێرەکەی میزی کەمە بێتەوە مناڵەکە تووشی گیان وشک بوونەوە بێ بێتاقەتیەکە ناو دەمی وشکە چاوی چۆتە قوولە مەڵاشوی ئەگە لە ساڵێک کەمتر بێ سێرەکەی لە ساڵی 8مان کەمتر بێت کە مەڵاشوی چۆتە ژوورەوە ئەمانە ئەم نیشانە پێویستە بە چارەسەرکردن ئەبێ دکتۆر ببینێ تاکو ڕاستەن یعنی چکم ئەگە هەروە بەردەوام بمێنێ پێمە ئەڵێن جەفاف شەدید یان سویر دیهایدرێشنی پێڵێن کە سویر دیهایدرێشن تەسیرەکە لە چی لە کلەی مناڵەکە تەسیرەکە احتیمال لە کلەی بوەستێنێ لەبەرەوە بێ پێش ئەوەی بگاتە ئەم شتانە بێ دایکەکە بزانێت چۆنی تەعاملەکە لەگەڵ مناڵێ ئیسهال بێ یاوە تا قەبز بێ مثلا مناڵش هەیە مثلا هەموو ڕۆژە ئیکا بەڵام پیسایەکەی ڕق و وشکە و زگی پێشێ و مناڵکە گەشەی نەکردووە وەزنی زیادی نەکردووە باڵای بەرز نەبووە ڕەنگی زەردەمانەی چێمانە ئەو پیسایە بۆتە نەخۆشی لێ یعنی ئەوە نییە بلێ وڵا بەعکسەوە ئێمە زۆر جارێن ئەو مناڵانەیەکەوە پیساییان زۆر قەبزن تووشی ئیلتیهاباتێکی زۆرە بن چکم زەخت دەکاتە سەر مەثانەی مناڵەکە سەر میزەڵدانی مناڵەکە ئەو پیسایەک کە زەختی کردە سەر ئەگە بەکتریایەکی تیا بێتە 2 بێتە 4 بووە 8 چوە کلیەی تووشی ئیلتیهاباتەکە سێرکەی دە لە هەموو ناحەیە باش زۆر باشە دکتۆرە لە کۆتایی ئەگەر ئامۆژگاریەک دەبێت بۆ دایک و باوکەکان یاخود پرسیارێک ئێمە نەمانوت بێ زۆر حەزەکەمەوە بڵێن هەر مناڵ ئەگە هاتوو لە خۆراکتان دەست پێ کرد لە 5 بانگ و هەفتەیە دەست پێ بکەن زۆر تاخیری مەکەن زۆر زوو شمەی دەنێ ئێمە چکم ئەمانە هەمووی مویمە چکم لەوە دەرکەوتە بازی جارەکە زوو خواردن بدەین لە 2 مانگی و 3 مانگی نەختی زیاتر تووشی مناڵەکە تووشی قۆڵۆنە بێ نەخۆشی قۆڵۆنە بێ بەڵام زۆر تاخیرشی مەکە چون ناوە باشە ناوی تریش باشە تایبەتمەندی خۆراکان زۆر باشە لە بیدایەتەن فێری شتی شیرینی مەکە یعنی فێری مۆز و شەکەرات و ئەم شتانی کەوا شیرینی تایە میکە بەعکسەوە فێری ئەو خواردنایی بکە مەسەن شۆربای بۆ بکە شۆربەکە بیدایەتەن هیچی تێمەکە بەڵام دوایەوە گێزەری تێکە جارتر پەتاتی تێکە جارتر کولەگەی تێکە هەتا فێری ئەو خواردنە بکە زۆر شیرین نییە اینجا کە فێری ئەمانە بزۆر طبیعی اینجا دەست پێ بکەن ئەوانی تری بینێ سپاس دکتۆرە سپاس بۆ میوانداریت سپاس بۆ سەرجەم ئامۆژگارەکان و وەڵامی پرسیارەکان بەڵێ عزیزان خۆشحاڵ بووین کە تاکو ێستا لەگەڵمان بوون ئەوەی ئەمڕۆ تەواوی بەرگە و بابەتەکانی بەرنامەی ساڕێژ بووتا بەرنامەیەکی تر خواتان سپێن و خواتان